گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیاندەدەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، ئازادی کاتی دوو هاوڵاتی بەدانانی بارمتێ قورس، بەرزبوونەوەی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان، بڕینی یارمەتی ژیانی کەمەندامان لە ئێران و لە سێدارەدانی دوو بەندکراوی عەقیدەتی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە. درێژەی هەواڵەکان. گیاندەدەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەیانی چوارشەممە 24 پوشپەڕی 1405 هەتاوی کۆڵبەرێکی خەڵکی شاری سەردەشت لە بەرزایە سنووریەکانی گوندی دەرەکێ سەربەست سۆڵاوە بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنووری کۆماری ئیسلامی گیانی لەدەستە. بەپێی راپۆرتی گەیشت و ئەو هاوڵاتیە بە ناوی زانیار بەیانی چوارشەممە لە کاتی کۆڵبەری لە ناوچە سنووریەکانی گوندی دەرەکێ هاوکات لەگەڵ گروپێک لە کۆڵبەرانی دیکە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەبێ ئاگاداری پێشوەختە دراوەتە بەر دەستڕێژی گولە و دەستبەجێگیانی بەخت کردووە. ئازادی کاتی دوو هاوڵاتی بەدانانی بارمتەی قورس. بەپێی راپۆرتی گەیشت و دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی مەهاباد و سەقز پاش چەندین مانگ دەست بەسەرکرانیان بە دانانی بارمتەی قورس بە شێوەیەکی کاتی ئازاد کراون. بەپێی دوایین زانیاریەکان هاوڵاتیەک بە ناوی ئەنوەر مەولودی خەڵکی گوندی خێرابادی بانە ڕێکەوتی 15 ڕەشەمەی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و پاش زیاتر لە 4 مانگ دەست بەسەرکرانیان ڕێکەوتی 22 پوشپەڕی 1405 هەتاوی بە دانانی بارمتەی 15 ملیاردی بە شێوەیەکی کاتی ئازاد کراوە. هەروەها هاوڵاتیکی دیکەی خەڵکی شاری سەقز بە ناوی هوشیار شەعبانی ڕێکەوتی 20 بەفرانباری 1404 هەتاوی و هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش زیاتر لە 5 مانگ دەست بەسەرکران بە دانانی بارمتەی قورس تا کاتی بەڕێوەچوونی دادگای ڕژیم لەسەر ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی ئازاد کراوە. بەرزبوونەوەی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی سەربازیەکانی ناوچەکە کۆماری ئیسلامی کەشی ئەمنی لە کوردستان بەرزتر کردووەتەوە و هەروەها هێزەکانی لە شوێنە گشتیەکان جێگیر کردووە. بەپێی ئەو وێنانەی کە بە دەستمان گەیشتوون کۆماری ئیسلامی هێزە چەکدارەکانی خۆی لە مزگەوتەکان، هۆڵە وەرزشیەکان، قوتابخانەکان و ناوەندە پەروەردەیەکان نیشتەجێ کردووە و مەترسی خستووەتە سەر گیانی خەڵک. لە لایەکی دیکەوە کۆماری ئیسلامی هاتوچوو لە ناوچە سنووریەکانی قەدەغە کردووە و بڕیاری تەقەی ڕاستەوخۆی لە دژی ئەو کەسانە کە سنوور تێپەڕ دەکەن دەرکردووە. بڕینی یارمەتی ژیانی کەمەندامان لە ئێران. بەپێی راپۆرتەکان یارمەتی ژیانی زۆرێک لە کەمەندامان لە مانگی جۆزەرداندا پێیان نەدراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە دۆخی ژیانی کەمەندامان لە ئێران بەهۆی پێنەدانی یارمەتیە دواخراوەکانیان و هەروەها کەمبوونی حەقدەستەکانیان لە خراپیدایە و بنەماڵەکانیان تووشی کێشەی قورسی ئابووری بوون. بەپێی دوایین زانیاریەکان ڕێکخراوەی بەهزیستی بە بیانووی نەبوونی بودجە و هەروەها کەمبوونی داراییەکانیان لە مانگی جۆزەردانەوە یارمەتیەکانیان پێنەداون و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە توانای دابینکردنی دەرمانە پێویستیەکانیان نەبێت. لە سێدارەدانی دوو بەندکراوی عەقیدەتی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە ڕۆژی چوارشەممە 24 پوشپەڕی 1405 هەتاوی دوو بەندکراوی عەقیدەتی لەلایەن دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حکمی سێدارەیان بڕێوەچوو. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو دوو بەندکراوە بە ناوەکانی مەعیەدین عەبدوڵڵاهی و حسەین پاڵانی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە کۆماری ئیسلامی دەست بەسەر و پاشان حکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. شایانی باسا کە حکمی سێدارەی ئەو دوو بەندکراوە بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان بەڕێوەچووە و هێشتا تەرمەکانیان ڕادەستی بنەماڵەکانیان نەکراوە.
مەترسی لەسەر گیانی 12 دەست بەسەرکراوی مانگی بەفرانبار لە ئیسفەهان. بە پێی دوایین هەواڵەکان 12 هاوڵاتی دەست بەسەرکراو لە ڕۆتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنراوە. بە پێی دوایین زانیاریەکان ئەو 12 هاوڵاتیە لە پەیوەندی لەگەڵ دۆسیەی مەیدانی عەلیخانی بەهۆی تێکەڵچوونی نێوان ناڕازیان و هێزەکانی ڕژیم 4 ئەندامی بەسیج کوژرابوون. هاوکات لەگەڵ 59 کەسی دیکە دەست بەسەر کرابوون. شایانی باسە کە بە گشتی لەو 59 کەسە 23 کەسیان حکمی قورسی قەزاییان بەسەردا سەپێنراوە و 12 کەسی دیکەش حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی سێ هاوڵاتی خەڵکی شاری زاهێدان. لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی دانیشتووی شاری زاهێدان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێی دوایین راپۆرتەکان ئەو سێ هاوڵاتیە بە ناوەکانی حسەین عەلی هەراتی، حامد ڕێگی و ڕەقیب نارووی ڕێکەوتی 22 پوشپەڕی 1405 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ پێبەشکراوە. سەپاندنی حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتیکی دانیشتووی شاری تاران. بە پێی دوایین زانیاریەکان هاوڵاتیکی دانیشتووی شاری تاران و لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. ئەو هاوڵاتیە بە ناوی خەدیجە شادمان هاوکات لەگەڵ ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش مانگێک ڕاگرتنی لە بەندیخانەی تارانی گەورە ڕەوانەی بەندی ژنانی زیندانی ئێڤین کرا. ناوبراو پاشان لەلایەن لەقی 26 دادگای انقلابی ڕژیمەوە بە سەرۆکایەتی ئیمان ئەفشاری بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 5 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە ئەو هاوڵاتیە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە سەرەتای ترین مافەکانی و هەروەها دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ پێبەشکراوە. درێژەی مانگرتنی بەندکراوانی ناڕازی لە زیندانی قەزەلحەساری کەرەج. بە پێی دوایین راپۆرتەکان بەندکراوانی ڕاگیراو لە زیندانی قەزەلحەساری کەرەج دژ بە درێژی شەپۆلی لە سێدارەدانی بەندکراوان لە زیندانەکانی ڕژیم بەردەوامیان بە مانگرتنەکەیان داوە. بە پێی دوایین زانیاریەکان ڕۆژی سێشەممە 23 پوشپەڕی 1405 هەتاوی بەندکراوانی ڕاگیراو لە زیندانی قەزەلحەساری کەرەج دژ بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان لە زیندانەکانی ڕژیم و هەروەها گواستنەوەی یەکجاری 6 بەندکراو بۆ ژووری تاکە کەسی بمەبەستی بەڕێوەبردننی حکمی سێدارەکانیان مانیان لە خواردن گرت و تەنانەت لە سالۆنی ئەو بەندیخانەیە کۆبوونەوە. شایانی باسە کە بەرپرسانی ئەو زیندانە چەندین جار هەوڵی شکاندنی مانگرتنەکانی بەندکراوانیاندا، بەڵام ناڕازیان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان درێژە بە مانگرتنەکانیان دەدەن. لە ڕۆژانی ڕابردوودا سێ کرێکار لە شارەکانی عێراق و سەبزەوار بەهۆی بایەخنەدانی کارفەرما بە ئیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداو بوون و گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتی گەیشت و کرێکارێکی بیناسازی لە شارستانی سەبزەوار سەر بە پارێزگای خوراسانی باکوور بەهۆی کەوتنە خوارەوە لە بەرزاییەوە گیانی لەدەستاوە. هاوکات دوو کرێکاری دیکەی تەمەن 25 ساڵ و 65 ساڵ لە شاری عێراق بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ژیانی کرێکاران تووشی گازگورتووی بوون و گیانیان لەدەستاوە. شایانی باسە کە لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 5,000 کرێکار لە ئێران بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداوی کار بوون و لە ئەنجامدا 586 کرێکار گیانیان لەدەستاوە. دو هەواڵمان سەبارەتە بە شەپۆلی نوێی هێرشەکانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەیانی چوارشەممە 24 پوشپەڕ لە شەپۆلیکی نوێی هێرشەکانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی چەندین هێزی ڕژیم کوژران یان بە سەختی بریندار بوون. بە پێی دوایین هەواڵەکان لە ئەنجام بە ئامانجگرتنی پادگانی تیپی 388 ئەرتەشی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارستانی بمپور سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان زیاتر لە 50 سەربازی ڕژیم بریندار و چەندین کەسی دیکەش کوژران.
شایانی باسە کە بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ژمارەی کوژراوانی ئەم هێرشە زۆرترە و ژمارەیەکی زۆر لە سەربازەکان لە کاتی هێرشەکەدا کوژراون. هاوکات لە درێژەی تێکەڵچوونە سەربازیەکاندا بنکە و بارەگاکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارەکانی ئەهواز، بوشێر، دسفول، قشم، بەندەر عەباس و چەندین شاری دیکە بە ئامانج گیراون و بەهۆیەوە زیانێکی زۆری مادی بەریان کەوتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانمان پێشکەشکردن. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایتان.